ئەمە کوشتارگەی هەڵەبجەیە. لێرە حیوان و ئاژەڵ سەردەبڕدرێن. گەرچی کوشتارگەکە لەژێر چاودێری وردی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری و بەرپرسانی تەندروستی هەڵەبجەیە، بەڵام لە ئێستادا کوشتارگەکە لە نێو سەنتەری شاری هەڵەبجەیە و بووەتە جێگەی ناڕزایی خەڵکی دەوروبەری کوشتارگەکە. هاوڵاتیانی ناوچەکە داوا دەکەن گەرچی زووە کوشتارگەکە لا ببرێت، چونکە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیانەیە. 6 ساڵە ئەم خەڵکی ئەمە دیقەیە هەمووی ناڕەحەت بوو لە بەبوون و بەرامی ئەم قەسابخانەیە. پێشتر ئەم ناوە ماڵوشتی کەمیدیا بووە، بەڵام ئێستا جێگای نفوسی دانیشتوانێکی زۆرە. ئێمە بە نوێنەراتی 2009 ماڵ لێرە بەشدارین، بەڵام داواکەین بە زوودین کات لابرێت، چونکە لە کاتی هاوینانە بەڕاستی بۆنێکی زۆر خراپی هەیە و زۆر ماڵ و مناڵمانی هەراسان کردووە. ئەم قەسابخانەی هەڵەبجەی شەهید ئیسا کەوتووەتە ناو سەنتەری شارە و ماڵ چواردەوری گرتووە لە عینەن کاتە سەرچاوی بۆ کۆمەڵە نەخۆشی و ڤایرۆس و میکرۆ بۆ خەڵکی کە چواردەوری بینای قەسابخانەیان گرتووە. جا داواما لە حکومەت لە جەنابی پارێزگار لە قایم خام لە سەرۆکی شارەوانی ئەوەیە هیمەتی بکەن بۆ گواستنەوەی قەسابخانەکە بۆ دەرەوەی شار. لە ساڵی 2014 عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم بڕیاری بەپەلەی دەرکردووە بۆ ئەوەی ئەو کوشتارگە بگوازرێتەوە، چونکە شوێنەکەی گونجاو نییە و کەوتووەتە ناوچەی نیشتەجێبوونەوە، بەڵام بۆی قەیرانی داراییەوە تا ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە. وەزارەتی کشتوکاڵ فەرمانی ڕاستەوخۆی بۆ دەرچووە کە کارەکە بە پەلە جێبەجێکرێت، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە تا ئەم ساتە جێبەجێ نەکراوە. هەوڵمان داوە لە هەفتەی پێشوودا ئەم کەیسە زیندوو ئەکەینەوە و زۆر بە خۆش حاڵی واڵێم بەڕێز قایمقام پشگی تەواوی ئێمە بووە و بەندە ڕاست پێدراوە کە کارەکان ئەنجام بدەین. کوێستانخان بەڵێنی ئەوەی یاوە کە شوێنێکی تایبەتمان بۆ دیاری کات. کوشتارگەکە کاریگەری لەسەر ژینگەی ناوچەکە دروست کردووە بە شێوەیەک چالاکێکی بواری ژینگە دەڵێت بوونی کوشتارگا لە ناو شاردا زەنگێکی مەترسیدارە و پێویستە هەرچی زووە بگوازرێتەوە. بوونی قەسابخانە لە سنتەری شار ئێمە بەڕاستی نزیک هاتوون لەم نەخۆشیانە کە وەکو باسمان کرد نەخۆشیە گوازراوەکان نەخۆشیەکان کە هاوبەشن لە بینی ئاژەڵ بۆ ئینسان پێویستە زۆر بە جدی حکوومەت جهەتی معانیشی لەسەر بکات تاوەکووە و قەسابخانە و خاتە دەرەوەی سنتەری شار. بوونی کوشتارگا لە هەر شارێک نیشانەی شارستانیە، بەڵام کوشتارگەکەی هەڵەبجە بووەتە جێگەی دڵڕاوکەی دانیشتوانی دەوروبەری و ترسیان لەسەر بڵاوبوونەوەی نەخۆشی هەیە، چونکە کوشتارگا سەنتەری کۆبوونەوەی میکرۆب و کۆمەڵێک نەخۆشی گوێزەرەوەیە. دانیشتوانی گەڕێکی فەرمانبەرانی هەڵەبجەش داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی شارەکە دەکەن کوشتارگەکە بۆ دەرەوەی شار و دوور لە ناوچەی نیشتەجێبوون بگوازنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.